نام سليمان غفور يا خرشي قندي قازنيمة تمانم 65 ساڵە ئەوە تقریبا 40 ساڵە من ئیش و کارم ئەویشێ گۆپاڵان دروست دەکەم ڕۆژانە ئەسما و گاریانە ئەو ڕووباڵانە ئەو گاریانە ئەو چیانە زادارە شاقم ببڕیتینم کنێر بیەگە هەبی مەسەلەن تاوەک بیانە بناو بی ئەو جۆرە دارانە بێ دارە شاخم ببڕی ئەو داڵێتینم ئەچەمێنم تێخمەنە ئەو قالبەی دروست دەکەم. تاوکو کنێر و بناو سێمین دارن ئەوانە هەر سێشان بژاردەنە دار زۆرن وەکو باوی وەکو بلاروک و ئەوانە دار زۆرن بەرام ئەو هەرسێکیان برنجی دارن. برچی خوارە ئەو هەندەم ڕاست کردبا ڕاست دەکەم ئەلان کە هینام تەڕن دوو هەفتیا دانێم کە دوو هەفتەم دانان ئاومردیە بن ئەو زادینم دێخمە ناو قالبی زا خەرکەشی پیاوەشی ماخولبی گۆپارەشی جوانم هەبی پێدەم دەنا هەمونەوە گۆپارە نادەمە و کەسەی کە پیاوەشی بڕەشی ماخولبی ئەمما ئینە دیکادەمە شوان و گاوانە ئێشی کەچێشان لێ بڕم چاچی شیشک نەبووینە ئەومردی نەبووینە بازە ڕاستیانەکەم دوکانداریش هەبووە داوای لێ کردیمە بەڵام پێم غادرە من بەفرۆشم دارەشی دروست بکەم هەر چەندە زەحمەتیشن ئەو دارانەکە دروست دەکەم زۆر زەحمەتن بەڵام پێشم غادرە داری بینم لەو چای بینم و دابینمەوە بیکەمە درستی کەم و بیفرۆشم بەپارە بم ناوە لە بسلمانەکە گە پێی بووێ ئەی دەمێ گەنا هیچ نافرۆشم دارە گۆپارە نافرۆشم.